ساڵتان لێبێت و لە شار پرێسەوە ئەم کاتتان باش. ماوەی چەند ڕۆژێکە لە پەرلەمانی عێراق دانیشتەکانی پەرلەمانی عێراق بەڕێوە دەچێت لەبارەی پرۆژە یاسای بودجەی ساڵی 2021 عێراق. ئاخۆ لەو پرۆژە یاسایەدا پشکی کورد چۆن دەبێت و چەند دەبێت پەرلەمانتارانی کورد لە بەغدا تا چەند پێداگیر دەبن لەسەر جێگیرکردنی ئەو پشکەی کە بۆ هەرێمی کوردستان دانراوە، هاوکات قسە لەسەر یەکڕیزی و دواتریش دروستبوونی هاوپەیمانەتی نوێ بە ناوی هاوپەیمانەتی هیوا دەکەم لەگەڵ میوانەکەم زۆر بەڕێز دانا شەی جەزا. سڵاو دەبێ کاک دانا، سوپاس کە لە بەغداوە لەگەڵمانیت. سڵاو بۆیەوەش ڕێز و حورمەتمەیە بۆ بینەرانتان بۆ خوێنەرانتان هەردەم سەرکەوتوو بێت. زۆر زۆر سپاس. خوێندنەوە بۆ بودجەی ساڵی 2021 دەکرێت. دۆخەکە ئێستا چۆنە؟ ئەمڕۆ پەرلەمانی عێراق چی کرد؟ بەڵێ ڕاستیەکەی سەوارەت بە بودجەی 2021 ڕۆژی شەمە خوێنەوەی یەکەمی بۆ کرا، بەڵام لە دوای ڕۆژی شەمەوە ڕۆژانە خوێنەوەی بابلی خوێنەی دووەمە کرێ بۆ پرۆژە یاساکە کە خوێنەی دووەم مناقەشاتی لەسەرکرێ بیوڕای ئەندامی پەرلەمانەکان وەرەگیرێەوە بۆ چوونەکان و پێشنیارەکان وەرەگیرێ. بەتایکی دەما یەکێک بێت لەو یاسایانەی کە زۆرترین مناقەشەی لەسەرکرێت، نەک تەنها لەبەر مەسەلەی هەرێمی کوردستان، یعنی ئێمە سەرۆژ تەنها بەڵکو لەبەری کە خودی پرۆژە یاساکە سەنایە ناوە پرۆژە یاسای بودجەی هەڵبژاردن، لەبەری کە با بڵێن نزیکە لە هەڵبژاردنەوە مەملانەی سیاسی و مزایداتی بەسەرەکەوە هەوڵێن هەر لە سیاسەکان هەڵبژاردن ئەوەندە کاریگەری لەسەر بودجە هەبێت. بەتەکید دەیبێت، بەتەکید زۆر لە مەملانە سیاسیانە کە ئێستا گەرم بووە، زۆر لە خۆپیشاندانانەی کە ئەیبینین، زۆر لەو لێدوان و با بڵێن لێدوان ئەگریانەی کە لایەن هەندێک پەرلەمانتاران بەرامبەریەکەکرێەوە و هەڵوێستە سیاسیانەی کە گۆڕانکاری جەزریتیان نەک بەرامبەریمە بەرامبەر یەکتریش لەناو خۆیانە و ڕەنگانەوەی بودجە و شەڕی بودجەش بەتەکیدەوە کاریگەری لەسەرەوەی هەرچەنە تا ئێستا زەمان نییە کە لە مانگی شەشە هەڵبژاردن بکرێت، بەڵام ئەگەر مانگی دەشت بێ لە ئێستاوە ئەمانە ئیشی لەسەرەکەن. ئەمە لەلایەک مەسەلەی خودی باڵێن پرۆژە یاسای بودجەکە هەندێک کێشەکان کە لەسەرەتی پەیوەستن بە خودی پرۆژە یاساکە کە پارەی ئەو بودجەی کە داراوە زۆر زۆرە، ینی نزیکی زیاتر لە 160 ملیۆن دینار کە کاتە زیاتر لە 120 میلیارد دلارە. ئەمە پارەیەکی زۆرە کە بەراورد کرێ بە بودجەی 2029 بودجەیەکی جیاواز بووە کە کەمتر بووە، ینی عێراق لە ساڵی 2020 تقریباً کەمتر لە 60 میلیارد دلاری سەرف کردووە، بۆیە بەراورد دەکرێت کەمە دوو خاتیەوە زیاترە. ئەمە چێکە لە بابەتەکان بابەتی قەرزیتیایە، بابەتی بەرزکردنەوەی سەری دۆلار و لێبڕینی فەرمانبەران و هەندێک بابەتی کەیتیایە کە موازنەکە بۆ بە کێشەیان بۆ مەسەلەی پشتی کورد، دۆخی پشتی کورد چۆنە ئێستا؟ ڕاستیەکەی سەبارەت بە مەسەلەی پشتی هەرێمی کوردستان، طبعاً ئێمە توانین بڵین ئەو یاسایی کە هەیە مادەی 10 پێوەستە بە هەرێمی کوردستانەوە، باوە بڵین تا لە سیاسە لە جێخواستی ئەمانیە، چکە ئەم بابەتە فشاری زۆری تیاوە، مافی گەلی کوردستانی زۆرتیانە. ئەگەر باسکەین مەسەلەی موچەی فەرمانبەران، موچەی فەرمانبەران یان ڕێژەی فەرمانبەران باشتر بڵێن لە 2011 هەر ژمارەیە داناوە کە ئێستا هەیە. بۆیە ئەمە یەکێکە لە کێشەکان کە بۆ ئێمە با بڵێن کێشێکی بنەڕەتیە کە تا ئێستا ڕێژەی فەرمانبەران 2012 تا ئێستا هەر یەک ژمارە بێت، بەڵام بۆ خۆیان زیاتر لە 300,000 فەرمانبەر زیای کردوە تا ئێستا. ئەمە لایەنێکە مەسەلەی پشکی هێزی پێشمەرگەیە، مەسەلەی با بڵێن دانیشتوانی هەرێمی کوردستانە کە وەزارەتی تەختیتی عێراقی خۆیان لە 14 ینی 13.4 12.6 ئەمە زۆر لە بابەتی کە بەڵام ئێمە متومانە لە مۆزە سیاسی عێراقا، لە مۆزە نامستەقر اقتصادی عێراقا، لە مۆزە با بڵێن هەڵچووە و ملانیانی کە لەناو خودی ماڵی شیعە سونە و ماڵی کوردیش تا ڕادەیەک هەبێ. ئێمە بەم ڕێکەوتنی حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق رازین و پاڵپشتیە پرۆژەیەکەین. پرۆژەکەشەوەی 250,000 بەرمیل لەگەڵ داهاتی نانەوتی مقابل بە داهاتی پشتی هەرێمی کوردستان کە کاتە تقریبا ملیارێک تریلیۆنێک دیناریان ملیارێک کەمتر دلار ماهانە. ئەمە بەگشتی بۆ ئێمە مەقبولە، وەکو پارتی دیموکراتی کوردستان و لەگەڵ برادرانی کێتیش کۆبنەوەمان کردو هەر ئێستاش لە کۆبنەوە لە
پەرلەمانتارانی عێراق پەرلەمانتارانی شیعە بە تایبەتی جۆرێک لە هەڕەشەیان هەبوو لەبارەی زۆری پشکی کوردەوە ئەو پشکەی کە لە پرۆژە یاساکەدا دانراوە بۆ کورد تا ئێستا هیچ قسەیەکی لەبارەوە کراوە مەسەلەی پشکی کورد من بەجێ نابتم ینی 250,000 مقابلی داهاتی ناناوتیژانی داهاتی خاڵک بوومژەکانی ئیتیحادی و باقی ئەو ڕقەمەی کە هەیە لە نەوتەکە بۆ پێداسی ناخۆ لەگەڵ بڵێن کرێی کۆمپانیەکان وانە ئیشەکەن لێە پشکی هەرێمی کوردستان نزیکی 13 تریلیۆن دینار تەخمین کرا بۆ ساڵە کاکاتە مانگی تریلیۆن و کەسێک یعنی ئەمە ئەتوانین بڵێن پشکێکە تێگڕای پێداویستەکانی هەرێمی کوردستان دابین ناکە بەڵێ بچێ فەرمانبەران دابینەکە بەڵێ هەندێک پێداویستی بجێ تەژغیلی بەکارانە بەڵام وەکو بجێکی سیسماری فراوان یا پەربدانی پارێزیەکانەوە ناکە بەڵام ئەمە کوتم هەنگاوی یەکەم بەمە رازین کە وەکو هەنگاوی گۆکو نیەتێک باشیە گۆکو ئەو پەرلەمانتارانەی عێراق بزانم بە تایبەتی شیعەکان کە هەڕەشەی ئەویان دەکرد کە گوایە پشکی کورد لە پرۆژە یاساکەدا بێ ئەندازە زۆر دانراوە نەخێر بەی شێوە گوانیە منەوەی بۆ جەنابتی باسەکەنەوە پشکە لە چی شایستەی هەرێمی کوردستان نییە وەکو بۆ باسکردی ڕێژەی فەرمانبەران و ڕێژێ نییە ڕێژەی دانیشتوانی هەرێمی کوردستان و ڕێژێ نییە پارەی پێشمەرگە مساقاتی پێشمەرگەوە زۆر بابەتی کە هەیە بەڵام ئێمە بەمە ڕازی بووین لەسەرەوەی کە لە زروفێکی وایە بەم جۆرە تەعاملکردن و ڕێکەوتنەکە تەرجمە کراوە ڕێکەوتنی دوو حکومەتە ئەو برادرانە شیعەیان بە تاکید ئەوان هەوڵیان کەمیکەنەوە ئەوان هەوڵیان کە هەموو نۆتەکە دەستین کرێ ئەوان هەوڵیان کە ئەو ڕێژێ بەو شێوە نەبێ یعنی با واقعیک بڵێن یعنی مەگەر لە ڕوویکی سیاسی قسە بکەین ئەوێت تۆ تەوقعکە ئێمە سیاسەتە لە سیاسەتی شامو شتێک واریدە هەرێمی کوردستان جێ خۆشحاڵی هەموو لایەک نییە بەڕاستی با قسە بکەن جێ خۆشحاڵی هەندێک وڵات نییە جێ خۆشحاڵی هەندێک حزبی سیاسی نییە بۆیە بۆیان هەوڵێکە بیان ناتوان ڕاستە ناتوان لە ڕووی دەستوریەوە هەڵی وەشێنەوە لە بری کیانێکی دەستوریە بەڵام هەوڵێن لە ڕێ ئابوووریەوە فشارکەنە سەری لاوازیکەن کەرتوپەرت بخەنە ناو لایەنە سیاسەکان و دووریاخەنەوە و دەستگەنە نێوانیان و فشاری سیاسی بکەنە سەریان و زۆر بابەتیکە و دیومان ئامانە بۆیە هەندێک هەوڵ هەبێ لەو ئاستایە ئێمە بێ هەوڵ بین لەگەڵا تەعاملکەین لە ڕووی سیاسی بەڵام بەرامبەر بە پەرلەمانتارانی کورد لە بەغدا تا چەند توانیویانەوەکو یەک تیم کار بکەن لانی کەم بەرامبەر بەو هەوڵانی کە بەڕێزت ئاماژەی پێەکەی کە لە دژی هەرێم هەیە ڕاستێکی هەموو پەرلەمانتارانیا هەموو فراکسیۆنە شیعوی سونەکان با بڵێنیا بەگشتی هەموو فراکسیۆنەکان دژی هەرێمی کوردستانی هەندێ فراکسیۆن پەرلەمانتاریە فعلەن تێگەیشتووی نەزانم ماواقع و دراسەتی وەزعەکان کولە بە مۆزوعە بەڵام بەداخەوە یعنی هەندێک لە پەرلەمانتاران لە ئەنجامی شکستی حیزبەکانیان لە بەڕێوەبردننی عێراق و ئەو وێرانکاریە و نەبوونی خزمەتگوزاری و هەنی کار بۆ گەنجان و ئەو وەزع اقتصادیە خراپەی کە هەیە و ئەو وەزع نەبوونی باڵێ پێداویستی زەروری خەڵک وەکو ئەو کارەوە زۆر شتێکە بۆ خراپی کە هەیە و ئەم گەندەڵیە زۆری کە هەبووە کە بینی زیاتر لە 1000 میلیارد دلار هاتوتە بودجێ مرکزی عێراقەوە بەڵام هیچ دەسەر شەقام نبینی هیچ بە ڕێ هاوڵاتیان نبینی کە لە سادێ و بجێ بۆ هەرێمی کوردستان ناتوە بۆی ئەمان کردوە بەوەی کە هەرێمی کوردستان پارەی بەسڕای بردو پارەی ناسری بردو فلانی بردو مزاهرانێکی کەن هی هەرێمەوە ئەعماری کراوە لێ بەداخۆ ئەمانیان کە خزۆتە ناو شەقامی خوانەسان قورسە بە خۆیان ڕزگار من لەوە ئەمە لەلایەک لەلای پەرلەمانتاری کورد ئەوەی کە قسەماکەم لەگەڵیان ئەوکو بە جەنابتون برادرانی یەکێتی نیشتمانی لەگەڵێمان کە پشتگیری لەم پرۆژێ بکەن و پشتگیری لە مادەی 11 بکەین کە پێویستە بە پشتی هەرێمی کوردستان و برادرانی کەسا بوون بە گروپی هیوا یان هەڵپەیمانی هیوا ئەوانیش ئەوەی تێگەیشتولیان پشتگیری ئەم وەکو مەبدەئیان پشتگیری ئەم پرۆساگەن ئەنی نەمان بیستوە کە دژی ئەمە بن بەڵام بەتەمان کە دانیشتێکی چڕ بکەین و تاوتوێ ئەمە بکەین و لە بینی خۆمانە ئەگەر هەوڵ دروستکەین لە هەر مادام باسی هاوپەیمانی هیوات کرەمەوێ بۆ چوونت لەبارەی دروستبوونی هاوپەیمانێتێکی لەو شێوەیە بزانم بە تایبەت لە هەرێمی کوردستانەوە هەندێک ئاماژە هەبوو بۆ جۆرێک لە پەرتکردنی یەکڕیزی کورد بەهۆی دروستبوونی هاوپەیمانێتێکی لەو جۆرەوە ئێوە پێتان وایە تا چەند ئەوە هاوپەیمانێتی هیوا دەبێتە هۆکاری ئەوەی کە یەکڕیزی کورد درزی تێ بکەوێت من لە من بەرەوە پیرۆزبایی لە ئەو هاوڕیانەمەکەم بۆ
پێکێنانی هاوپەیمانیە و هیوادارم کە بتوانن با بڵێن سوچێکی ئەو بە پرسیارەتێ لەگەڵ ئێمە هەڵگرم بتوانین پێکەوە بەرامبەرەوە بە پرسیارەتێ گەورەی لە ئەستۆ ئێمە بۆ خزمەتکردنی میلەتەکەمان وەکو پەرلەمانتارێک یاکرێ وەکو بۆ چوونی فراکسیۆنەکەت و حیزبەکەشت وەربگیرێت نەخێر ئەمە تەمەنە باش شتێک لێک بینەوە هاوپەیمانی هیوا هاوپەیمانەیەکی پەرلەمانیە لەناو پەرلەمانی عێراق ژنا لە کوردستان ئەوانە چەند حزبێکی جیاوازن بەڵام وەکو هاوپەیمانەیە کە دروستیان کرد ئەوان پێشتر هەر گروپی 15 بوون ئێستا کە خۆیان کۆکردەوە لەناو هاوپەیمانیەکە بەڕای ئێمە وەکو فراکسیۆنی ژانی ئەمە هەنایەکی باشە هەم بۆ کۆکردنەوەی دەنگەکانیان بۆ کۆکردنەوەی بۆچوونەکانیان بۆی کە دەنگەکانە بڵاوانە بێ ینی بەڕاستی بەم واقع بڵێم ئەوسا ئەمان بیست لەناو گروپی 15 چەند بیرروبەچوونێکی جیاوازە بوو ینی هەندێکیان لێدوانی باشیان نەبوو هەندێکیان لێدوانی متەوسطیان نەبوو هەندێکیان بیرروبەچوونەکانیان نزیک بوو لێم هەندێکیان زۆر دوور بوون ینی ئێستا ئەمە کۆ بکرێتەوە لە بیرروبەچوونێکی یا لە بیرروبەچوونێکی یەکانگیرە ئەمە بەتێکیت هەم بۆ ئێمە باشە و هەم بۆ ماڵی کوردیش باشە ئێمە تا ماڵی کورد کۆکردنە باشتر ئێمە پێشتر ئەمانویست و ئێستاش کە هاوپەیمانی کوردستانی دروستکەین چ جارەوەی کە پێنج هێز خۆیان هێزێک دروستکەن و یەکدەنگ بەتەکی دەما باشتر هەم بۆ تەعامل پێکەوە بتوانین بکەین هەم بۆی کە بیرۆڕاکانمان کۆکردن لەسەر پرسیەک هەم بۆی کە لەگەڵ لایەنەکانی کێشە تەعامل بکەین ئەو ئێستا بۆ نمونە بەجەناب دەڵێم ئەو سابامانتە ئێمە و یەکێتی گۆڕان کۆمەڵ و یەکگرتووە برادرانی کە کۆبینەوە بزانین ڕای وەرگریم ناقەشێکن ئێستا توانین بڵێن سێ لایەنین ئێمە زۆر باشە تا ئێستا هیچ گفتوگۆیەکیان کۆبوونەوەیەک هەبووە لەگەڵ ئەو هاوپەیمانێتە نەخێت تاسانە بۆ چکە چەند ڕۆژێک کراوە دەرفەت نەبوو بەڵام بەتەکی یان بەتەماین و سەردانی شامکەین پیرۆزبایان لێ بکەین هەرچەند تاسە شوێنێکی معینانیە و ملێر بەش پیرۆزبایان لێکەم و پێش وتون گرنگ لە دروستکردنی هاوپەیمانەکە نیە زۆر هاوپەیمانی هەیە گرنگ لە ئامانجی هاوپەیمانەکەیە ئامانجەکە بۆ خزمەتکردنی با بڵێن هەرێمی کوردستان و هاوڵاتیان و موچەخۆران و فەرمانبەران و با بڵێن سەرجەم دانیشتوانی هەرێمی کوردستان بێ وەکو هەرێمی کوردستان بەتەکی دێمە تەسەورەکەم نزیمی بێکەوە بتوان ئیشی باش پێکەوە زۆر باشە کاریگەری لەسەر یەکدەنگیتان هەبێت نانا بەعکسەوە ینی ئەمە خۆیان کەس ینی فراکسیۆنی ئێمەیەکیان کردە کردووان دوستکەوان هەر پێشتر گروپی 15 بوون ئێستا خۆیان کۆکرۆتە هاوپەیمانیەک بۆی کە کۆبن یەکدەنگ بن بتوانن بڕیاری موحەد وەگرن لەگەڵ ئێمە شاو لایەنەکانی گەشت تەعاملکەن تەسەورەکەم عکسەوە کۆکردنەوەیکی باشە ینی بڕوا ناکەم کاریگەری سلبێ بێ جارش پێڵێمەوە ینی عیبرەت لەوانەیە کە هاوپەیمانی دروستکراوە عیبرەت لەوەی ئامانجەکەی چییە زۆر باشە جیاواز لە شاندەکانی حکوومەتی هەرێمی کوردستان شاندە حیزبیەکانیش لە ماوەی ڕابردوودا دەچوونە بەغدا ئێستا ئەگەر نەگەڕابێتنەوە شاندێکی پارتی دیموکراتی کوردستان لە چەند ڕۆژی ڕابردوو لە بەغدا بوون ئەمە ئەم سەردانە و گفتوگۆکان و کۆبوونەوەکانیان لەگەڵ لایەنە عەرەبی و عێراقیەکان تا چەند کاریگەری لەسەر بابەتی ڕێککەوتنی نێوان هەرێم و بەغدا و دیاریکراوتر لەسەر بابەتی پشکی هەرێم هەیە بەتەکید مەسلەی پشکی هەرێمی کوردستان بابەتێکی تەنها قانونی با بڵێن دەستوری نییە ئەوە بینیمان مەسلە دەستوری قانونەکە تەواو بووە سامیاسە ئەم پرۆژیاسیا کاتۆتە پەرلەمان معنای قۆناغی قانونی وەکو ڕێککەوتنی دوو حکومەت بڕیوە هاتوتە پەرلەمانەوە کە لێرە لێکدانەوە سیاسیەکان و حیزبە سیاسیەکان دەورەبینی معنای ئێستامە قۆناغی بابەتە سیاسیەکەیە جگە لە قۆناغ قانونیە بڵێن لاوەکێکی تری کە ماوەکە لە پەرلەمانێک داکردن بەڵام قۆناغی سیاسی ئێستا بۆیە بەتەکید پێویستی بە جمجۆڵی سیاسی زۆرە پێویست بەوەیە کە چەند جار توانە لە ئاستی باڵای سیاسی حزبە سیاسەکان بە کۆ بنیا بە تاگون سەردانی لایەنەکان بکەن و ژەرنەزەری خۆیان پیشان بن من لەوە تێگەیشتوم کە هەوڵی هیواداریشم کە هەموو لایەنە کوردەکان یەکدەنگ بن لەوەی کە قاوەری هەرێمی کوردستان گرنگ و پیرۆزە و هێڵی سوور بێ و دەستکەوتەکانی هەرێمی کوردستان ناو پرۆژە یاسای عێراق و دەستوری عێراق جێگیر بکرێت ئەگەر بۆ ڕانگەیەوە بڕێن ئەگەر بەجیاژ بڕێن بە کۆم تەسەڕۆکەم هەرێک ئامانجمانە بێت زۆر باشە وجود ئێمانە کاریگەری هەیە و ئێستا شەر لێرن و بابەتەکان تاوتێ کراوە جەرنەزەری حیزبە سیاسەکانیان نردووە و جەرنەزەری خۆیان لەسەر بودجەکەش بردووە بەتەکید ئەمە کاریگەریە بێت زۆر باشە لە سەرەتای قسەکانت کە دەستمان بە گفتوگۆ کرد باست لە گەورەی و گرنگی هەڵبژاردن کرد بە تایبەت هەڵبژاردننی داهاتوو کە بڕیارە لە عێراق بەڕێوە بچێت پێتان وایە ئەم هەڵبژاردنە لە ئەگەری بەڕێوەچوونیدا
گۆڕانکاریێکی گەورە هەم لەسەر ئاستی عێراق و لەسەر ئاستی هەرێمی کوردستانیش دروست بکات؟ ڕاستێکی بەتەکی دەم ئەم هەڵبژارنە گۆڕانکاری دروستەکە گۆڕانکاری لەوا دروستەکە کە پێشتر ئەو شێوە هەڵبژارنەی کە هەبوو مەسەلەن کەسێک دەیتوانی دایان پەرلەمانتار بەهۆی خۆی دەربچێنێ مەسەلەن قیادەی سیاسی هەبووە زەعیم هەبووە بەتایبەتی لە ناوڕاست و خواری عێراق زیاد لە 150 هزار دەنگی کۆکردێتەوە توانیوەتی بۆ حیزبەکەی زیاد لە 10 پەرلەمانتار سەرخە. ئێستا ئەمە نییە، ئێستا فەردیە، هەر پەرلەمانتارێک یان هەر کاندیدێک ببوورە بۆ خۆی ئەوێ پەرلەمانتاری هەر کەسێک دەتوانێت خۆی دەرچێنی جاگەر 10,000 دەنگ بێنە دەرچێ یان 100,000 دەنگ بێنە دەرچێ بەس بۆ خۆی زیاگەی ناڕۆمەژدانێک بۆ ئێمە پێویستی بە وردبینێکی زۆرە و پێویستی بە دراستێکی زۆرە بە تایبەتی بۆ حزبە گەورەکان کە چۆن کاریگەریەک دروست دەکات لە ڕووی ژمارەوە مەسەرەن ئەو حیزبانەی کە لە شوێنەکە بۆ نمونە حزبێکی معین لە فڵان پارێزگایە جەماوەری زۆرە کاریگەری وای نابێت چکەوە هەرە توانێت ئەو ژمارەیە توانین دەربێنێتەوە بەڵام زیاتر بۆ حیزبە بچووکەکانە زیاتر بۆ فەردەکانەوە زیاتر بۆ کەسانەیە کە ئەتیمادیان لەسەر دەنگی زعیمە یا دەنگێکی گەورە هەبوو کە کوی بکاتەوە ئەمانە کاریگەریکێ لە ڕووی ئابووریەوە تا چەند کاریگەر دەبێت بە تایبەت لە هەرێمی کوردستان پێتان وایە لە دوای ئەم هەڵبژاردنەوە ئیدی هەرێمی کوردستان دەتوانێت بگاتە ڕێکەوتنێکی وەک دەڵێن کۆنکرێتی لەگەڵ حکوومەتی نوێی دوای هەڵبژاردن کە پێک دەهێنرێت؟ وڵای بەبیر بۆچوونی خۆم ینی سیاست لە عێراق و لە هەرێمی کوردستانیش بە جۆرێک گۆڕاوە ئێستا ئەوەی بینین بۆ لەم خولەیە و لە خولی پێشوشە فراکسیۆنە کوردستانەکان نەمابوو کەوەسە هەموو فراکسیۆنەکان لە چوارچێوەی فراکسیۆنی کوردستانیا بوون پێشتر شیعەکان لە فراکسیۆنێکی شیعەیە هەیە بوو هەوڵێکیانە ئەوەی سەری نەگرت تەسەورەکەم تەحالفاتی سیاسی لەولا بەڕاستەیە گەڕوا محتەمەلە حزبێکی شیعی یا چەند حزبێکی شیعی لەگەڵ چەند حزبێکی سونی و کوردی پێکەوە بتوانن هەڵپەیمانێکی تێکەڵ نیشتیمانی بەو شێوەیە دروستکرێ تەسەورەکەم زیاتر بەرەوە ئاراستێ بڕۆ. زۆر باشە وەکو دوا پرسیارە گەرم پرسیارم لێ وەرگری سوپاس دەکەم وەکو پەرلەمانتارێک کە لە بەغدای خوێندنەوەتان بۆ داهاتووی نزیکی هەرێمی کوردستان چیە هاوڵاتیانی هەرێم بەڕاستی چاوەڕێی ئەوەن کە لە داهاتوویەکی نزیکدا گۆڕانکاری بە تایبەت لە ڕووی ئابووریەوە لە هەرێمی کوردستان دروست ببێت پێتان وایە بەم نزیکانە ئابووری هەرێم هەنگاوی باش دەنێت بە ئاراستەی باشتربوونی؟ ڕاستیەکەی بڵێم ینی ئەگەر پەیوەست بێ بە بودجە ئەمە ئەم پرۆژە بودجەیەک و هەنگاوی یەکەم لە تێگەشتن و هەڵانەوەی پەڕەی نوێ لەگەڵ عێراق و حکوومەتی عێراق و حەزبە سیاسیەکان لە عێراقا بینین ئەگەر بتوانین بگەینە ڕێکەوتنێک لەسەر مەسەلەی بودجەم تەسەورەکەم ئەم ساڵ استقرارێکی اقتصادی لە هەرێمی کوردستان دروست دەبێت و با بڵێن سەقامگیریکی سیاسیش دروست دەبێت هەم لە ناو هەرێمی کوردستان هەم لەگەڵ لایەنە سیاسەکانی کەیە ئەم تەسەورەکە ئەمە گەشەبێتانێکی ئابووری ڕێژەیی دروستەکانێک بە زۆریشی گەورە بەڵام ئەگەر ئەم ڕێکەوتنە نەبێت کە بەڕاستی یان ئێستامە لە بینی 50-50 ینی ناتوانین بڵێن بەرەو ڕێکەوتنێک ڕۆشتووی ناتوانین بڵێن دووریشینە ڕێکەوتنەکە ینی هەردوو قشتەکان کراوێت تا ئێستا ماوە مناقەشەکان تاو بێت زۆر نەبێ هەرێمی کوردستان بێ ئەتیماد لەسەر خۆی بکە و من تەسەورەکەم ئەگەر ئیجراعاتی جدی بکرێ و سەرفیات کەم بکرێتەوە و بەندی لە زۆر شتا بە تایبەتی خاڵی سنووری و بە هەدەردان کەم بکرێتەوە و نرخی نەوت لەو بەرزبوونەوە بێت تەسەورەکەم بە ڕێژەیەک کە موچە کەمتر بێ بە ڕێژەیە کەم بکرێتەوە بەڵام ئەگەر ماگانە حکوومەتێرە بتوانێت موچەی فەرمانبەرانە بین بکە من تەسەورەکەم ئەوەش هەر بە دیوێکیکە سەقامگیریەکی ئابووری ڕێژەیی ئەتوانێت پەیدا بکات کە لە 2020 باشتر بێت. بەڕێز داناشەی جەزا ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق سوپاس بۆ ئەو دەرفەتە بینەرانی بەڕێز کاتێکی خۆش بۆ ئێوە هەر شاد بن خواتان لەگەڵ بێت.